سڵاتان لەوێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان یەکەمین دانیشتنی ئەنجامدا. لە یەکەمین دانیشتندا خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان نەیتوانی دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردرێت. با میواندارێک لە بەڕێزان سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان و دکتۆر سەروەر عەبدوڕەحمان سەرۆکی ئینستیتوتی پێی بۆ پەروەردە و گەشەپێدان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. لە یەکەمین دانیشتنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەندامانی نوێی پەرلەمان سوێندی یاساییان خوارد و ڕێڤینگ هروری لە فراکسیۆنی پارتی وەک بەتەمەنترین ئەندامی پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی یەکەم دانیشتنی پەرلەمانی کرد. سەرۆکی کاتی پەرلەمان سەرەڕای ناڕەزایەتی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەسەر داوای هەرێکە لە فراکسیۆنەکانی پارتی وەکێتی و گۆڕان و یەکگرت و دانیشتنی پەرلەمانی بەکراوەیی هێشتەوە. پێشنیارێک هاتیە دەستێ مە ji çend layeneka ji ber hindê ku hetaneke sazan çênebûye desteya serokatiya berlemanî bête helbijartin daxwazê dikin ku ev kombûne bimînîte vekirî ji wana jî Partî Demokratî Kurdistan Yeketî Niştimanî Kurdistan bizotneweyî goran yekgirtûyî îslamî serdem vê pêşniyarê bila kerem ketin. Başa. Kêl gel vê pêşniyarên îne bila destê xwe bilind ketin. Kêl gel vê pêşniyarên îne bila destê xwe bilind ketin. Barez noktayê nizamî heye. Nabêt. Başa zorîneya dengan pêşniyar hata qebîlkirin ji ber hindê noktayê nizamî heye noktayê nizamiye nayê vekirî hêlin heta kombûna bêtin. لای خۆشیەوە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕای دەگەیەنێت پەرلەمان وەک باڵاترین دەسەڵاتی یاسادانان بەشکاندنی پەیڕەوی ناوخۆ دەستی پێکرد کە ئەمەش دەستپێکێکی باش نییە. ئامانجی سەرەکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان ئەوەیە لە 4 ساڵی داهاتوو پەرلەمانی کوردستان بە ئەرکەکانی خۆی هەڵبستێت و چارەسەری کێشەکانی خەڵک بکات. دیارە بەهۆی ئەوەی کە ڕێکەوتنیەک بووە لە لێرە لەلایەن هێندە فراکسیۆنەوە کە ئەم کۆبنەوەی بە کراوەی بەجێ بمێنێت. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لەگەڵ نەبووین. بۆچی لەگەڵ نەبووین؟ یەکەم لەبەرەوەی کە ئەمە پێمان باشە بەڕاستی ئێستاش دووپاتی دەکەینەوە کە پابەند بین بە یاسا و پابەند بین بەو پێڕەوەی کە لە خولی ڕابرد و خولی چوارەم دەری کردووە کە پێم وایە پێڕەوێکی ڕێکوپێکە. فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان کە حزبەکەی لە خولی ڕابردوو بەهۆی یاسای سەرۆکایەتی هەرێم پەرلەمانی پەکخست دەڵێت دەیانەوێت لاپەڕەیەکی تازە لەگەڵ لایەنەکان هەڵبدەنەوە. سەرۆکی فراکسیۆنی پارتی ئاماژە بەوەش دەکات لە چەند ڕۆژی داهاتوو پارتی لیژنەیەک بۆ پرسی پێکهێنانی حکومەت پێک دەهێنێت و هێڵی سووریشان لەسەر هیچ لایەنێک نییە. وەکو پارتی دیموکراتی کوردستان ڕای دەگەیەنین کە ئەمانەوێت لاپەڕەیەکی سیاسی تازەتر لەگەڵ تەواوی فراکسیۆن و لایەنە سیاسی بەڕێزەکانی کوردستان دەست پێ بکەینەوە بۆی بتوانین دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان بەهێز بکەین. ئێمە لە چەند ڕۆژی ئایندا مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئێمە لیژنەیەکی باڵای دانوستان پێکەهێنێ و ئەم لیژنەیە سەردانی تەواوی لایەنە سیاسی بەڕێزەکانەکە. هێڵی سوورمان لەسەر هیچ لایەنێک نییە. لە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان بەهۆی چەند پرۆژە یاسایەکەوە بە تایبەت یاسای سەرۆکایەتی هەرێم پەیوەندی فراکسیۆنەکان ئاڵۆزی بەخۆوە بینی. فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان باس لەوە دەکات ئامانجیان دروستکردنی لێک تێگەیشتنە لەگەڵ ئەو هێزانەی خەمی بەرژەوەندی گشتیان هەیە. باشکردنی گوزەرانی خەڵک، چارەسەرکردنی گرفتی موچە و قەیرانی دارایی، بەدامەزراوەیکردنی کەرتی نەوت و کەرتی هێزە چەکدارەکان لە ئەولەویەتی کارەکانی ئێمەیە بن. بێگومان ئێمە بە 12 کورسیەوە و بگرە زیاتریش بین بە تەنیا هیچ کام لەمانەمان پێ ناکرێ. بۆیە ئامانجی یەکەمی ئێمە دروستکردنی لێک تێگەشتنە لەگەڵ ئەو هێزانەی کە لە خەمی بەرژەوەندی گشتیان. یەکەمین دانیشتنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەکراوەیی هێڵدرایەوە. ئەمەش پێشێلکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە. لە هەمان کاتیشدا هیچ وادەیەک بۆ کۆبوونەوەی داهاتووی پەرلەمان دیاری نەکراوە. پێشتریش پەرلەمانی کوردستان لە خولی ڕابردوو بێ ڕەچاوکردنی هیچ یاسایەک بۆ ماوەی 6 مانگ کۆبوونەوەی یەکەمی بەکراوەی هێشتەوە و
ناشزانێت ئاخۆ لە خولی پێنجەمیش هەمان سیناریۆ دووبارە دەبێتەوە یان نا. جارێکی سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمە بەخێبێن سوپاس بۆ ئامادەبوونتان کاک سۆرەنگ سەرتر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بۆچی لە کۆبوونەوەی ئەمڕۆتاندا ئێوە وەکو فراکسیۆنەکان نەتانتوانی دەستی سەرۆکایەتی پەرلەمان یەکلا بکەنەوە پەرلەمان ببێ بە خاوەنی دەستی سەرۆکایەتی بۆی کاروبارەکانی ڕاپەڕێنێت. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان لە ڕاستیە ئەوە ناتوانایی ئێمە نییە کە ئەوە ڕوویداوە. ئەوە دەستەی سەرۆکایەتی دەبوو ئەمڕۆ هەڵببژێردرایە بە پێی پەیڕەوی نێوخۆی پەرلەمانی کوردستان مادەی 11 کە بڕگەدووی ئەرکی ئەم کۆبوونەوە و بەڕێوەبردننی ئەم کۆبوونەوەی دیاری کردووە. سەرۆکی یەکەم دانیشتن دەبێت دوای سوێن خواردنی خۆی ئەندامان سوێن بخۆن، ڕاستەوە خۆ پاشەوە دەرگای خۆ پاڵاوتن بکاتەوە بۆ ئەوانەی کە بۆ دەستەی سەرۆکایەتی سەرۆک و هەردوو جێگرەکە خۆیان کاندی دەکەن. لە ڕاستیە پێش وەخت هیچ گفتوگۆ و کۆبوونەوەیەک نەبووە لەسەر پێکێنانی دەستەی سەرۆکایەتی. تەنها ئەمڕۆ فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان هاتنە لای ئێمە لە چەند خولەکێک پێش کۆبوونەوەکە داوایان کرد سەرجەم لیستە براوەکانی ئەم خولە یاداشتێکیان هەیە بۆ سەرۆکی یەکەم دانیشتن کە ئەم دانیشتنە با بە کراوەی بمێنێتەوە و داوایان کرێمە واژۆی بکەین و ئەو داوایە ئاراستەی سەرۆکی یەکەم دانیشتن بکرێت تاکو کۆبوونەوەکە بە کراوەی بهێڵێتەوە دەستەی سەرۆکایەتی هەڵ نەبژێردرێت. بەڵێنەوە داواکاری فەرمی پارتی بوو پێش کۆبوونەوەکەش داوایان لەوێ کرد. بەڵێ پێش کۆبوونەوەکە فراکسیۆنی پارتی دیموکرات هاتوو ئەو داوایی لە ئێمە ئەو داوای لە لایەنەکانی تریش کرا. بەڵێ لەسەر جەم لایەنەکان کرابوو. باش تەنها فراکسیۆنی نەوەی نوێوتی ئێمە هیچ داوایەکمان لێ نەکراوە گەرنا ئەو داوایە لە هەمووی کرابوو لێوە کرابوو فەرمی. بەڵێ ئێمە پێمانوتن دژی ئەوەین و پەیڕەوی ناوخۆ دەبێ جێبەجێ بکرێ. و من بۆ خۆم یەکێک بووم لەوانەی کە لە ساڵێک و 3 مانگە ئەندامی لیژنەی ئامادەکردنی ئەو پەیڕەوە بووین. ئەو کاتە لەسەر مادەی 11 بە وردی گفتوگۆمان کرد کە چی بکەین بۆەوەی کە کۆبوونەوەی یەکەم وەکو عورفێکی خراپی نایاسایی نادەستوری لە 2013 کراوە لە خولی نوێی پێنجەمی پەرلەمان ئەمە دووبارە نەبێتەوە. بە نەس تەنها توانیمان ئەوە بکەین وتمان ئەگەر بڵین سەرۆکی یەکەم دانیشتن بۆی نییە کۆبوونەوەکە بە کراوەی بەجێ بێڵێ یعنی ئەو کاتە ڕێکەینەوە بۆی کە بوترێ ئەتوانێت یا ئەیەوێت بە کراوەی بەجێ بێڵێ ئەمە و دەرگایە ناکەینەوە لە پەیڕەوە. بەڵام دەنووسین لە مادەی 11 بڕگەی دووەم سەرۆکی یەکەم دانیشتن تەنها ئەرکی بریتیە لە بەڕێوەبردننی کۆبوونەوە و کردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ دەستەی سەرۆکایەتی یعنی هیچ ئەرک و دەسەڵاتێکی تر نییە بڕیاری لێ بدا. ئەوە دەستەی هەڵبژێردراوی سەرۆکایەتی نوێی پەرلەمانە کە دەچنە ئەوێ دوای هەڵبژاردن بڕیارەدەن جەلسەکە چی لێ بکەن. واتە ئەم کەسەی کە بە تەمەنترینە و سەرۆکی یەکەم دانیشتنی ناونراوە هیچ دەسەڵاتێکی تری نییە. و ئەم پرسەش لە 2013 کە ڕوویدا ئەو کاتەتانەی لێدرا لە ئەنجومەنی شورا لە دادگای کارگێڕی تانە لە بێشتنەوەی بەکراوی تانە لە بڕیاری هێشتنەوەی کۆبوونەوە بە کراوەی درا و دادگای کارگێڕی هەرێمی کوردستان لە دۆسیەی ژمارە 28 کاف 2014 بڕیاری دادگایدا کاڵێ بە هیچ شێوەیەک ئەو ئیتیفاقەی کە کراوە بۆ بەکراوەیی هێشتنەوە جایز نییە و مخالیفی پەیڕەوی ناوخۆیە
و هەر ئیتیفاقێک بە پێچەوانەی پەیڕەوی ناوخۆ بکرێ باتیلە و ئیلزامی سەرۆکی یەکەم دانیشتنەکە ئیکمالی جەلسەکە بکە واتە جەلسەکە ئەبێت تەواو بکە قانونی نییە ئەوەی کردوێتی لە 2010 کاتێک عێراق ئەنجومەنی نوێنەرانی بە هەمان شێوە کۆبوونەوەکەی بەکراوەیی جێهێشت خولی پێشوو دادگای ئیتیحادی بە بڕیاری ژمارە 55 دەڵێ ئەمە پێچەوانەی مادەی 55 دەستورە و دەبێت سەرۆکی یەکەم جەلسەی ئەنجومەنی نوێنەران کۆبوونەوەکە تەواوکە و قبول نییە. سپاسکەم دەتەگەرم لای بەرز کە بەرز یەکەم کەس بووی لە ناوەڵی پەرلەمان نوقتەی ئیسلامیتەوە بە سەرۆکی کاتی ڕێگەی پێنەدای ئامە یاسایا دەگەرم لای بەرز کاک دکتۆر جەنابیشت بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەرز بزانم لەسەر ئەو داواکاری بوونەوە فراکسیۆنی پارتی یەکێتی گۆڕان یەکگرت و کەم یاداشتیاندا سەرۆکی بەتەمەنی پەرلەمان کە دانیشتنەکە دوا بخات نی پێ دوایە یاداشتێکی نایاسایی بوو نابێت دوا بخرێت ینی سپاس بەداخەوە ئێمە پێمان وایە سەرباری ئەو هەموو تێبینیەکەوە لەسەر ئەم هەڵبژاردنەدا هەبوو کە سەختەکاری کرا سەختەکاری لە لیستەکان کرا کە دەڵێن لە لیستەکان ینی لیستە باڵا دەستەکان دوو حزبی باڵا دەست پارتی وێچێتی بەڵگەکان هەمووی ئاشکرایە کە خرایە ڕوو بەداخەوە هیچ بە دوواداچوونێک نەبوو یان ئیجرئاتێک نەبوو لەلایەنی یاسایەوە لەلایەن دادگاوە لەلایەن کۆمیسیۆنەوە سەرباری ئەو ساختە کاریانەی لە نێو خودی لیستەکاندا بەرامبەر بە کاندیدەکانیان کرا کە بەڵگەکان هەیە و چەندین کاندیدتانیان نووسی و بەڵام هیچ کەس گوێی نەگرت کە دەبینین دەنجی قەوارەکان لەگە دەنجی کاندیدەکان جیاوازی هەیە. بەهەرحاڵ خەڵکی کوردستان چاوی لەوە بوو کە یان چاوی لەوەیە ئەم پەرلەمانە بتوانێت کارێک بکە هیچ خەڵک لەو مەزەق و قەیرانەی هەیە دەربازی بکە کەچی پەرلەمان لە یەکەم دانیشتنی خۆیدا ئەمڕۆ بە یاساشتێنی دەستی پێکرد بە پەیڕەوشتێنی دەستی پێکرد کۆمەڵێک خاڵی پەیڕەو ئەم پەیڕەوە پێشێل کرا کە پەیڕەوە پەرلەمانی کوردستان بۆ خۆی دایناوە کە برای بەڕێزم کاک سۆران ئەندامێکی لیژنەکە بووە ئەو خاڵانەی کەوا پێشێل کران ئەمڕۆ بەداخەوە زۆرینەی لایەنەکان تیایدا بەشدار بوون وابزانم بەس کۆمەڵی ئیسلامی و نەوەی نوێ و بەری تورکمانی لێ دەرچێت ئەم سیانەی لێ دەرچێت ئەوانی تر هەر هەمووی بە فراکسیۆنی گەورە لە پارتی دیموکراتی کوردستانەوە هەتا ئەو فراکسیۆنی کە یەک کورسی هەیە جا چ کۆتاکە بن چ ئازادی بێ چ سەردەم بێ هەر کامەی بێ هەمویان بەشدار نایاسایی ئەو فراکسیۆنانە یاداشتەکە یاداشتێکی نایاساییە بەڵێ وەکو ئەوەی کاک سۆران کە باسی کردەڵێ لە مادەی 11دا هاتووە و هەر ئیزافە بۆ سەر قسەکانی کاک سۆرانیش لە مادەیەکیشدا هاتووە لە پێناسەکاندا ئەگەر تێبینی بکەین بۆ نمونە دەڵێت دانیشتن چیە چونکو ئەم پەیڕەوە لە یەکەم مادەیەوە پەیڕەوە هەتا دوا مادەی کاتێک کە باسی دانیشتن دەکات دەڵێ دانیشتن کۆی گشتی ئەو کۆبوونەوانەیە کە لە ڕۆژێکدا دەبەسترێت واتە یەک ڕۆژ دانیشتن هەیە ناکرێت ئەمە دابەش بێت ئەگەر بکەوێتە بەیانی دەبێتە دانیشتنێکی تر چجای ئەوەی بکەوێتە فترەیەکی تر بەڵێ بە پێی مادەی یەک و بە پێی مادەی 11 ئەمە پێشێلکاریەکی زۆر گەورە بوو کەوا کرا و جگەلەوەی پێشێلکاری تریش کرا کە دەڵێن کۆمەڵە خاڵە ئێمە ئەمڕۆ یاداشتێکیشمان لەسەر ئەم بابەتەکە بڵاو کراوە گرفتی ئێمە ئەوەیە کاک حەجیم کاتێکەوە یاساشتێنی دەبێت بە نەریت کاتێک دەبێت بەوەی کە لە شەرم و عیبە دەردەچێ ئێمە جاری پێشوو لەبەر ئەوەی هەڵەیە کراوە کارێکی نایاسایی کراوە بە ئەم جارش بیکەین دەڵێن جاری پێشوو دیسانەوە سەبارەت بە مەسەلەی هەڵبژاردننی سەرۆکایەتی کە نزیکەی 6 مانگی خایان ئەمە یاساشتێنیەکی گەورە بوو هەروەکو کاک سۆران خستی ڕووکە دادگای کارجێڕی چی لەسەر وتووە خێرە ئێمە بۆ هەندێک مەسائل ئەگەر بێت و ئەوانە بیانەوێت بۆ دادگای کارجێڕی دەگەڕێنەوە کاکە پرس بە ئەنجومەنی شورا دەکەن تەمەنی سەرۆکی هەرێم بە ئەنجومەنی شورا درێژ دەکەنەوە بەڵام بۆ بابەتێکی ئاوا لەم شێوازە ناگەڕێنەوە بۆ ئەمە بێگومان ئەمە یاساشتێنی بوو و زۆربەی لایەنەکانیش وەکو وتمان ئەم سێ
فراکسیۆنەی لێ دەرچێ بەشدار بوون تایدا و ئەمە ئاماژەیەکی خراپ و مەترسیداریشە لە سەرەتای دەستپێکی کاری پەرلەماندا. بەڵام بۆ ئاماژەی خراپەکە دکتۆر بۆ منەندەگلان دەڵێن کە هیچ ڕێکەوتنێک نەکراوە تا دەستی سەرۆکاتی هەڵبژێردرێت، ینی ئەوە بارودۆخێکی ناچاری نەبوو. ئەمە کاک حەشی من کە ئەو قسانە دەکەم وەکو دەڵێ پێم ناخۆشە، بەڵام واقعەکە ئاوا دەبینم. من نیەتی لایەنەکان بە باشە ناخوێنمەوە، بە باشە نایخوێنمەوە لەوەی کەوا ئەگەر مەبەستیان بواە پێشێلی پەیڕەو نەکەن، پێشێلی یاسا نەکەن، پەیوەست بن بەو یاسایانەی کەوا هەیە. بەڕاستی ئەگەر قسە لەسەر تەوافقە، قسە لەسەر یەکڕیزیە، کاکە ئەمڕۆ 10 ڕۆژە ئەنجامەکان پەسەند کراوە لەلایەن دادگاوە و لەلایەن کۆمیسیۆنەوە بڵاو کراوەتەوە. ئەی خێرە لەو 10 ڕۆژەی ڕابردوو من نازانم لە کاک سۆران دەپرسم، کاک سۆران ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی کەس هاتەلاتان بڵێ بە واقعین لەسەر ئەمە ڕێککەوین زەحمەت نەبێ لە 10 ڕۆژی ڕابردوو چیان کردووە؟ ئایانەیان دەتوانانی لەم 10 ڕۆژە بکەین کاکە بە پێچەوانەوە تۆ وەرە سیرکە بڕیار بەدەستانی ئەم هەرێمە بە تایبەت دوو حزبی دەسەڵاتدار پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کەسە بڕیار بەدەستەکانیان هەر هەمویان لە دەرەوەن چەند ڕۆژە زیاد لە هەفتەیەکیش دەبێت. ئێستاشی لەگەڵ دابێ نەگەڕاوێتەوە. من نازانم بۆچی لە دەرەوەن، هیوادارم تەندروستیان باش بێ هەمویان، بەڵام لە دەرەوەن گرنگ ئەوەیە کەسیان لێرە نین، دەبواە لێرە بن لەو ماوەیەدا ئەو قەیرانەی کەوا هەیە تێپەڕێن خەریکی ئەو من بۆی ئەمڕۆ تووشی ئەوە نەبین. من کە دەڵێم نیەت ناخوێنینەوە نیەتی باش، ئەمەیە ئاماژەکان بۆ داهاتوش سەرەتای ئەو هەموو پێشێلکاریە باشمان پێ دواتر دێنین سەر پێشێلکاریەکانی تریش کاک سۆران سەبارەت بەوەی کە سەرۆکی بڵێن بە تەمەنی پەرلەمان بۆچی ڕێگەی نەدا ئێوە نوقتە نیزامیتانە بوو لەو کاتێک کە بەسەر داواکاری چەند فراکسیۆنێک دانیشتنەکە بەکارراوی هەڵدراوە ئێوە بۆچی ڕێگەی بە ئێوە نەدا؟ ئەمە شتێکی ئاساییە و یاساییە؟ لە ڕاستیە دیار بوو ئەمان گیان تێپەڕاندنی ئەو پرۆسەیە بوو بەو جۆرە نایاساییە. ئەگەر نا ئەو بەڕێزە کە من داوام لێ کرد نوقتەی نیزام هەر بە پێ ئەو پەیڕەوە کاتێککە ئەو لا دەدا لێی دەبێت ڕابگیرێ و ئەوە نوقتەی نیزام ئەو برادرە ڕەنگار نەیزانی بێ چییە. تا هەندێک لە ڕۆژنامە نووسەکان بە پێکەنینەوە دوای کۆبوونەوە کە بە منیانوتیان ڕەنگە نەیزانی بێ نوقتەی نیزام چییە. ناکرێ یەکێک سەرۆکی یەکەم کۆبوونەوەی پەرلەمان بێ نەزانێ نوقتەی نیزام چییە و وەری نەگرێ و کۆبوونەوەی بە دەنگدانێک بەبێ هەژمارکردنی ئەو کۆبوونەوەی هێندە نایاساییە ژمارەی دەنگەکانی کە دەنگی داوە بەوەی کە ئایا ئەم کۆبوونەوەیە بە کراوەی بمێنێتەوە یان نا دیار نییە نەخێرە لە خۆیەتەوە بە زۆرینە و بڕۆن و هەستن و خواحافیز و گوێی نەگرت. ئەمە یەک دوو ئەوەی برای بەڕێزم کاک دکتۆر سەرۆر ئاماژەی پێکرد زۆر دەقیقە و ئەنجومەنی شورا بە نەس باز لەوە کاکە مادەیەکی پەیڕە و جەلسە بە کۆی ئەو کۆبوونەوەیاڵێک کە لە یەک ڕۆژە کرێ. ینی ئەو ڕۆژە تۆ ئەتوانی کۆبوونەوەی سەر لە بەیانی لە نیوەڕۆیە ڕاگری بۆ پاش نیوەڕۆ، بەڵام ناتوانانی کۆبوونەوەی پاش نیوەڕۆ شەو بهێڵیتەوە بۆ سبەینێ. شتێک بە ناوی هێشتنەوەی کۆبوونەوە بە کراوەیی بوونی ئەوە بوونی نییە. توانی گونێسەری بە کراوەی بهێڵیتەوە بەس کۆبوونەوەی پەرلەمان بە کراوەیە شتێک نییە بەم ناوە. باشە بەس بەڕێزت کە نوقتەی نیزامەتەوە دەزویت چی بڵێن کە سەرۆکی بەتەمەنی پەرلەمان ڕێگەی نەدا مەسەلەن ئێوە یەکەم کەس بوو ناڕزایەتی دەمیست پێی بڵێم ئەرکی تۆ ئەوەیە ئێستا دەرگای خۆپاڵاوتن بکەیتەوە و ئێمە کاندیدمان هەبوو بۆ یەکێک لە پۆستەکانی سەرۆکایەتی پەرلەمان و ئامادەشمان کەس کاندیدی نەبوو دەرگای خۆپاڵاوتن. ئەو بەهانەیە عیبە هەر کەسێک بیڵێ، چونکە ئەو کاتە دەتوانی بڵێ کاندیدەیە نییە کە سەرۆکی یەکەم دانیشتن بڵێ ئەوە دەرگای خۆپاڵاوتنەکەینەوە کاندید وەرەگرین بۆ سەرۆکی پەرلەمان بۆ جێگری یەکەم بۆ جێگری دووەم. ئەگەر ئەوەی وت و کەس کاندیدی نەبوو
ئەو کاتە هەر بە ڕێزێک بۆ هەیە بڵێ وڵا کەس کاندیدی نەبوو ئێوەکانتان نەبوو بە فەرمی ئێمە ڕێمان پێ نەدرا نقطە نیزامی بگرین بڵین دەرگای خۆپاڵاوتن بکەرەوە بەڵێ بەڵێ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کاندیدی هەبوو بۆ یەکێک لە پۆستەکانی دەستەی سەرۆکایەتی بەلاشمانەوە گرنگ نەبوو چەند دەنگ دێنێ دەردەچێیان نا گرنگەوە بوو ئەم پرۆسەیە بە یاساشکێنی دەست پێنەکە و بەو جۆرە بڕواکە پەیڕەوی ناوخۆ پەسەندی کردووە تەنانەت ئەم ڕۆشتێکی دیکەش کرا ئەم پەیڕەوی ناوخۆیە بە لیژنەیەکی 11 کەسی لە هەموو فراکسیۆنەکان لە ئاستە جیاوازەکان بە گفتوگۆیەکی چەند مانگەی پەرلەمان بە ساڵێک و 3 مانگی ئامادەکاری ئەم لیژنەیە بە سوودبینین لە پەیڕەوی 21 وڵات بەچوون بۆ بینینی ئەزمموی پەرلەمانی وڵاتێکی وەکو سوید ئەو سوێندەی لە پێڕەوەکە هەیە ئەمڕۆ سوێندەکەیان نەهێناوە بۆ پەرلەمانتاران سوێندی یاسای هەڵبژاردننی ساڵی 92یان هێنا بەڵام کار بە یاسا ناکرێت لە بری پەیڕەوە گەر جا ئەمە جەدەلێکە ئەو ڕەئیەی کە هەیە دەڵێ یاسا ئەسبەقترە لە پەیڕەوی ناوخۆ ئەسڵەن پەیڕەوی ناوخۆ لە هەندێک وڵات بەشێکە لە دەستور و یاسا بەم پەیڕەوە دەرەکرێ من پێم سەیرە خەڵکێک پێی وابێ ئەمە لە خواری یاساوەیە یخۆش ڕەئیە باش بۆیە نەمانویست بوا بزانن ئێمە ئالۆزی دروست دەکەین ئەگینا ئەگەر کاک دکتۆر ئیجازە بدات ئەم پەیڕەوە سەیری سوێند خواردنەکەی کەن من پێم وایە لەبەر ئەوە نییە کە لە یاسا سوێندێکی تر هەیە یاسایەکە چۆن بووەوە جیاوازی چیە لەگەڵ جیاوازیەکە ئەمەیە و ئەمە بەڕاستی خەڵکێک حساسیەتی بەم سوێندە هەبوو پەرلەمانتار ئەم سوێندە بخوا بۆیە سوێندەکەی یاسای هەڵبژاردننی 92یان هێناوە ئەگەر نا هەمومان زانی ومانە سوێندەکەی لە یاسای 92 هەڵبژاردننی ساڵی 92 بۆ نهاتینەوە تعدیلکەی نەگەر وایە لەو کاتە ئەڵێ چی ئەڵێ سوێند خواردنی یاسایی سەرۆکی یەکەم دانیشتن و کاندیدە هەڵبژێردراوەکان بەم شێوەیە دەبێت بەخوای گەورە سوێن دەخۆم کە بەرژەوەندی گەلی کوردستان و یەکێتی خاک و گەل و شکۆ و ماف و ئازادیەکانی هاوڵاتیان و سامانی گشتی بپارێزم و ئەرکی ئەندامێتی بەڕاستی و دڵسۆزیەوە جێبەجێ بکەم نایانویست پەرلەمانتار ئەم سوێندە بخوات سوێندە بۆ پیشەکەی سوێندە بۆ ماف و ئازادیەکانی خەڵک سوێندە بۆ سامانی گشتی وڵاتەکەی بیپارێزیە هەر سوێند خورا بۆ یەکێتی خاکی کوردستان بپارێزی و بەرژەوەندیەکان مەبەستم ئەوەیە ئەمە وە کاک دکتۆر وتی ئەو ئاماژانەیە کە پێمانەڵێ ئەم هێزانە هێزی یەکەم و دووەمی وڵاتە نایەنەوێ ئەم پەرلەمانە پەرلەمانێک بێ لێیان بپرسرێتەوە پەرلەمانێک بێ ئەرکی خۆی و ڕۆڵی خۆی ببینێ بە کورتی سەبارەت بە لایەنەکانی دەرەوەیەکێتی پارتیەوە قسەتان لەگەڵ نەکردن کە مەسەرەن لەگەڵ ئێوە هاوڕابن بۆ یەم کۆبوون و بەکراوێنی هەڵدرێتەوە بۆ چەندێک لایەن دەنگیان بەمەدا لە ڕاستیە ئێمە شۆک بووین کاتێک کە ناوی ئەو لایەنانە خوێنرایەوە کە هەندێک لە لایەنی تایە لە ئێستەوە لە من ئۆپۆزیسیۆنم بەڵام واژۆ بۆ کارێکی نایاساییەکە ئەسڵەن ئێمە چاوەڕێمانە کردەوان کە لە پێش پێگەێنان و گفتوگۆی کابینەی نوێەوە ئەڵێن ئۆپۆزیسیۆنین ئەوان جددیتر لەسەر ئەم کارە نایاسایانە بوەستن نەک لەگەڵ لایەنەکانی دەسەڵات شتێک واژۆ بکەن کە دەستوری نییە یاسایی نییە پەیڕەوی نییە سپاس دەکەم سۆنەکە کاکتۆر ناوبڕێکمانێ دوای ناوبڕەکە دێمەوە لای بەڕێستان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک کورت دەگەڕین وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارandایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون
کە سەرجەمیان داونلۆندیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاتان لەبێت بینێرانی بەڕست کاک دکتۆر بگەرم وڵای بەرز لەناوبەرەکە باس لەوە کرد کە کوێم دانیشتێکی بەتاڵ بوو، ینی بۆچی ینی پێدوایان دانیشتێکی بەتاڵ بوو؟ ئەم دانیشتن کە دەکرێت بە پێی یاسا دەبێت بەڕێوە بچێ. یاساش لەو دانیشتنەدا پەیڕەوە، پەیڕەویش وەکو کاک سۆران باسی کرد ئەگەر جەدەلیش هەبێت لەسەر ئەمە، بەڵام کاتێک ئەمە پەیڕەوی پەرلەمانی کوردستانە وەکو ڕایەک دەڵێکە لە نێوان دەستور و یاسادایە، لەسەرەوەی یاساشە ئەمە لە نێوان دەستور و یاسا بێت سەرتاپای پێشێل کرا ئەم پەیڕەوە لەبەر ئەوەی یەکێک لە شتەکان ئەوە بوو ئەسڵەن لە سوێندەکەیە ئەو سوێندە نەخورا. باشە کە پەرلەمانێک سەرەتای دەبێت ئەندامان سوێن بخۆن کە سوێندەکەیان تەواو نەبێت. ئەوە تا تۆ سەیری کە من ئێستش تێ نەگەیشتم بۆچی کاریان بەم پەیڕەوە نەکرد. ئەگەر گەڕابنەوە سەر سوێندەکانی تریش ئەمە لە دوام مادەیدا دەڵێ کە مادەی 126 دەڵێ ئەم پەیڕەوە لە ڕێکەوتی دەرچوواندنی کاری پێ دەکرێت و لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستاندا بڵاو دەکرێتەوە و کار بە هیچ پەیڕەوێکی تر ناکرێت. وەکو ئەوانە هاتبن ئەسڵن کاریان بە پەیڕەوەکەی تر کردبێت. یعنی ئەمە یەکێکە لە گرفتەکان نایاسایی نییە کە لێرە دەڵێ کار بە هیچی تر ناکرێت و کاری پشی پێدەکا کار بەمە ناکرێت. ئەمە خاڵێکی تریان ئەمە سوێندەکە بوو. خاڵێکی تریان مەسلەی هەڵنەبژاردننی سەرۆکایەتی ئەمەشیان کە بەشێکی سەرەکی دانیشتنەکەیە کە نەکرا، ئەمەشیان بەتاڵی دەکاتەوە. خاڵێکی تریان لەمەیە دەبوایە بە پێی مادەی 21 بڕگەی دووەمە کە دەبێت لیژنەیەک پێک بهێنرێت بۆ دروستکردنی ئەندامێتی لە یەکەم دانیشتندا. دروستی ئەندامێتی لیژنەیەکە کە پێک ئەمە لە پەیڕەودا هاتووە، یان دەبوایە لای بدەن لەم پەیڕەوە کە لە پەیڕەوی پێشتریشدا هەبووە، یان کە شتێک لە پەیڕەودا دادنا بۆ جوانکاری نییە دەبێت کاری پێ بکرێت. ئەندامێکی پەرلەمان ڕاستە ئێمە ئەو پەرلەمانتارە بە ڕێزانی کە دەرچوون بە چەند فلتەرێکدا ڕۆیشتون لەلایەن کۆمیسیۆنەوە بە دوواداچون کرایە گوایە یان دەکرێت یا لەلایەن دەستەی نەزاهەوە. بەڵام لە نێو پەرلەمانیشدا پەرلەمان بۆ خۆی لیژنەیەک پێک دێنی بە پێی مادەی 21 چەند بڕگەیەکە ئەو مادەیە کە لیژنەیەک پێک دێ لە 5 کەس کەمتر نەبێ و لە 7 کەس زیاتر نەبێت بە دوواداچوون بۆ ئەو کەیسانە دەکا ئەگەر بێت و گرفتی ئەندامێکە بێ بۆ ئەوی لای بدەن لە مەسەلەی هینە لە ئەندامێتی پەرلەمان. ئەمەش پێک نەهێنرا. ئەمە سێ خاڵی چوارەمیان خاڵێکی ترەکە بەڕاستی لەو دانیشتنەیە دانیشتن دەبێت بە پێی پەیڕەو بەڕێوە بچێت کە بە پێی پەیڕەو بەڕێوە دەچێت. کاکسۆران کە داوای نقطەی نیزام دەکا کابرا گوێناگرێت ئەو بەڕێزەی کە سەرۆکی دانیشتنی یەکەم دانیشتنە ئەمەشیان هەروای لێ دەکات. بۆیە دەبینین ئەمە سەرتاپایی ئەمە بەتاڵ دەکاتەوە. ئەمە وا دەکا کار بەم پەیڕەوە نەکرابێت. هۆکارچیە کار بە پەیڕەو ناکرێ، پەیڕەوێکەوە بڵاو کراوەتەوە پەیڕەوێکەوە پەرلەمان بڕیاری لەسەرداوە بێگومان دانیشتن کە بە پەیڕەو نەبێ بە یاسا نەبێ بێگومان واتە بەتاڵە. هیچ کام لە ئەندامەکانی پەرلەمان سوێندەکەیان تەواو نەبێ ئەمە کەواتە بەتاڵە. ینی من شتێکم پێ سەیرە سەرباری ئەوەی سوێندیان ئەو سوێندی ئەم پەیڕەوەشیان نەخوارد، بەڵام سەرجەم ئەندامان سوێندێکیان خوارد کە بە بەرگری لە بەرژەوەندیە گشتیەکان بکەن بۆن بەو سیغەی کە دەڵێ کە بەشێک لەوە پاراستنی یاسایە. بەڵام لە ساتی سوێند خواردنەکەیاندا
یاسایان پێشێل کرد. فراکسیۆنەکان کە زۆربەی هەرە زۆری سێ فراکسیۆنی لێ دەرچێت هەمویان سوێندیوە خواردووە لە یەکەم دانیشتندا یاسایان پێشێل کرد ئەمەیە من تووشی ڕەشبینی دەکات. باشە بەس ئێستا کە ئەم کۆبوونەوەی بەکراوی هەڵدراوەتەوە کاتەکەشی بۆ دیاری نەکراوە بۆ نمونە بۆ ماوەی چەندە ینی نەخێر دەبووە کاتلانی کەم دیاری کرابایە بۆ نمونە لەوەیە دوو ڕۆژی تر بیکەن لەوەیە وەکو جارەکەی تر بچێتە 6 مانجی تر لەوەیە زیاتریش بێ کەس نازانێ چۆنە. دوای ئەوە گرفتەکە ئەوەی کە دەڵێم نیەتی باش ناخوێننەوە کاکسۆران باسی کردوتی هەندێک لایەن کە دەڵێن ئۆپۆزیسیۆن ژوو لەسەر ئەم داواکاریش بن بێگومان جۆرێک لە سیاست هەیە لە نێوان ئەم حزبانە هەمویان لە یەکتری دڕدۆنکن بە تایبەت ئەو حزبە دەسەڵاتدارەکان بە تایبەتتر با بڵێن پارتی دیموکراتی کوردستان کە هێزی یەکەمە هەموو ئەو لایەنانەی کردوتە کوڕی سێو لە باخاڵ مەسەلەیەکی کوردی هەیە دەڵێکە کچێکە و وعدی بە کۆمەڵێک کورداوە یەک و سێوی لە باخەڵداناون ئیتر کاری پێکردوون قوربانی کوڕی سێو لە باخاڵ بم هەر یەکە بە خۆی تێگەیشتووە بەڵام لێرەدا ئەویش هاتووە هەمویانی کردووەتە کوڕی سێو لە باخەڵ لە ژێرەوە مامەڵە هەیە لە مامەڵەکانیش نەگەیشتونێتە یەک هێشتان جا کامیانن چۆنە من نازانم لایەنەکانی ناو پەرلەمانیان ئەو لایەنانەی جگە لەو سێ لایەنەی کەوا ئەمڕۆ ئیمزایان لەسەر ئەو یادداشتە نەکرد بوو ئەوانی تر بەڵێ من پێم وایە هەر هەمویانی تێدایە بۆیە ئەمە کاک حەچیم کاتێک دێت ئێمە وتمان کاتێک یاساشتێنی دەبێ بە نەریت حزبی سیاسی لە وڵاتەدا حزبە باڵا دەستەکان کاکە هەموو شتەکانیان بێنەرخ کرد سەختەکاریان لە هەڵبژاردن کرد بە نەریت پێشتر ئەگەر عیبە بووە ئێستا شانازی پێوە دەکەن زۆر بە ئاشکراش دەیڵێن کاکە دادگایان بێنرخ کرد دادگا سکاڵای دەبیتە لە بە هەموو بەڵگەکانەوە بەڵام پێت دەڵێت تۆ ڕاز ناکەی و گوێت لێ ناگرێت پەرلەمانیان بەداخەوە بێنرخکن کرد ئەم دەستگا گەورە گرنگە دەبینین بە جۆرێک تەنانەت خەڵکیان چاواشە کردووە مەشغوڵیان کردوون بە هەندێک شتی تری زۆر لابەلا ئەوەتە دەبینین مەسەلە ڕاستیەکان لەبیر خەڵک کاک سۆران سەبارەت بۆی کە دروستە مەسەلەن دەستی سەرۆکایەتی پەرلەمان ینی تاوەکو دەستی سەرۆکایەتی پەرلەمان هەڵ بژێری پەرلەمان ناتوانین کارێ بکە ینی بەستنەوەشی بە مەسەلەی پێکەنانی حکوومەتەوە ئاسایی یان کارێکی نەگونجاوە بۆنەوە لە ڕاستیە ئەوە بەهانە نییە کە هەندێک فراکسیۆن بۆ دەرچوون لە ژەرباری و ئیحراجەی کردویانە بڵێن بۆی پەرلەمان تەشکیل بێ ئێمەوەمان کردو پەرلەمان تەشکیل نەبووە بەس پەرلەمانتار سوێندی یاسایی خواردووە بە وەزعی کە بینیمان یعنی ئێمە ئێستا لە فەراغی قانونیین فەرموو با پەرلەمان ئەمڕۆ سوێندی خواردەوە بەیانی بتوانانی یاسایەک دەرکا بتوانێت بە دوواداچوونێ بکات هیچ ناتوانێت تا و کاتەی دەستی سەرۆکاتی پەرلەمان بە سەرۆکاتی ئیدارا کرێ و کۆبوونەوە دەبەسرێ و کارەکانی ئەداکە بەسەرەکان لیژنەکان کە دڵی کاری پەرلەمانی و بە سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی مخاتەبەی دەرەوەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی هەیە و جێگر بە کارێک و دەسەڵاتەکان دیاری کراوە هەتا ئەوە تەشکیل نەکرێ ئێستا فەراغی دەرکردنی قانونە یەکوە پەرلەمانت نەبێت بەڵێ ئێستا وەکوایە پەرلەمان بوونی نەبێ و دوجاریش ئەوانەی کە پێیان وایە ئەم کۆبوونەوەیان بە کراوەی جێهێشتووە تا بە زووی بەڵک و بە زووی لایەنەکان بگەنە ئەنجام هەموو پێشبینیەکان بۆ ئەوەیە کە پێگەنانی حکوومەتی ئەم جارە کاتی پێویستە بۆ چونکە دۆخی براوەی یەکەم لەگەڵ لایەنەکانە دۆخی تەندروستی جاران نییە بە نمونە پارتی دیموکرات پێی وایە یەکێتی نیشتیمانی لەسەر کۆمارەوە فێڵی لێ کردووە بۆیە دەڵێ من جارێکی تر بەو جۆرە لە حکوومەت لەگەڵی پێکنایم جاران سەرۆک و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێکەوە ڕاست پێدران یەکێتی ئەیتوانی پێداگرێ بڵێ بەبێ من ناتوانانی هەنگاو بنی بەس ئێستا بەبێ ئەو هەنگاوە نیە وە جگە لەوە لایەنی تر هەیە یعلانی ئۆپۆزیسیۆن بوونی کردو لێرە یاداشت لەگەڵ ئەم کارە نایاسایی ئیمزاکە من سەر لەمە دەرناکەم لایەنی تر هەیە ئێمە چاوەڕێمان کردو پێکەوە بین بەرامبەر ئەم یاساشکێنیانە لەگەڵ یانە ئیمزای کردووە چۆن تۆ دەتوانی زەمانەتی ئەوە بکەی پەرلەمان بکەوێتە سەر کاری خۆی بەم زوویە و ئەم کۆبوونەوەی درێژە نەکێشەوە کۆی لە 2013 ڕوویدا و دوایی دەبێ بۆ ماوەی 6 مانگ بووە بەڵێ 6 مانگ پەرلەمان نەبوو دوایی دەبێ ئەو لایەنانەی ئەو یاداشتە نایاساییان داوا کرد لەمڕۆیە
باجی ئەوە بدەن و مەسئولیەتی ئەوە هەڵگرن کە دۆخی هەرێمی کوردستان بەم جۆرە دەڕات چونکە ئیرادەیەکی زۆر بەهێز هەیە لەلایەن هێزێکی حکومڕانی ئەم هەرێمی کوردستانە کە دەوێت پەرلەمان تا ئاستی تەواو بێحورمەتی پێکردن و تەواو ورد و خاشکردن بەرێ چونکە ئەمە معلومەیە قەت ئەوە لەبیر ناکەن کە لە یاسای سەرۆکایەتی هەرێم ڕوویدا قەت ئەوە لەبیر ناکەن کە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگر و وەزیرەکان کرا لە ئەم کابینە لە پرسی نەوت لە پرسی نەزاهە و داراییە بۆیە وعدیان داوە پەرلەمان وا لێ بکەن ئەوانەشی دەنگیان پێداوە بیکەن بە دژی نوێنەرەکانی خۆیانە وەکو شوێنی ئیمتیاز سەیریکەن لە کاتێکە ئیمتیاز لە پەرلەمان موچەیەکی پلە باڵای زۆر و هەڵایەک لەسەر 40 ملیۆنەکەش هەر بۆ لێدان لە پەرلەمان چەندە بەڕێز ناگرێتەوە تازە ئەوە شکاندنی مەهامی پەرلەمانتاری و کاری پەرلەمانیە چونکە ئەوەی ئەوان ئێمە لەم پەرلەمانە ئەوان بوون ڕێیان لەوەگەر ئەو 8 ملیۆنە بێنی نەخوارەوە زۆر بیێنی نەخوارەوە وتیان قبولی ناکەین ئەوان بوون هاتن هەڕەشەیان کردوتیانەوە بکەن ئێماچین لە محکەمەی اتحادی شکاتان لێ یەکەین ئەوان بوون وتیان کاکە ئێمە کێشەمان پارە نییە و ئێوە بۆچی دەسی لێ دەنوتمان کاکەمە ناعەدالەتیە کێشە پارە نییە ئەمە خوا قبولی نەکرد ناکا خەڵک خوێنی بەخشیوە بەو جۆرە شەهیدانەکەیە دەنێ خەڵک پێشمەرگەیە بەو جۆرە ژیان و گوزەرانەکە بەڵام پلە باڵا چییە؟ من بەو نەسە لە ناو هۆڵی پەرلەمان پێم وتن معقول نییە من و باوکم کە منی گەورە کردووە 25 هێندە خانەنشینی من زیاتر بێ لەی باوکم کە ئەو 40 ساڵ لە دائیرەیەکە خزمەتی کردووە ئەسڵەن زۆر دژی وەستانەوە ئەسڵەن وتیانەوە دەست لەو خانەنشینیە بدەن بەو جۆرە ئێمە قبولی ناکەین هەردوو لایەن دەسەڵات بڵێ ئێستا ئەوان دێن ڕەواج بەوادن کە خەڵکێک بۆ ئیمتیاز چۆتەوێ ئەوانە وڵاتیان هەموو دزی هەمویان تاڵان کرد هەمویان ئەوەی کە ئەوان باسیەکەن پارەی خانەنشینی هەموو خولەکانی پەرلەمان هەردوو سەرۆکایەتیەکەی تر بە خانەنشینیەکانیشەوە لە یەک ڕۆژە ئەمان بە نایاسایی و بە دزی لەم مەرزانەوە بەو بانقانە پارەیان بردوۆتە دەرەوەی یەک ڕۆژ بەقەر یەک ساڵی ئەم سێ سەرۆکایەتیوان بە یەک ڕۆژ بە دزی بردویانەتە دەرەوەی وڵاتە بۆیە بەڕاستی خەڵکی زۆر جار چێمە لە کۆمەڵگەیەکانی هێندیان معانات توش کردووە هەڵە چێ و بڕوا بەوا کاکار پەرلەمانتار بەو جۆرەیە بەڵام تەنها پاسەوانەکانی سەرۆکی حکوومەت نەسریە یەک مانگیان 150 ملیۆنە هیچ جێگری سەرۆکی حکوومەت 75 ملیۆن دینارە مانگانە نەسریەی پاسەوانەکانیان ئێستا ڕەوایە تۆ بیت مەساری ئەمە بگۆڕیەوە لە بیری خەڵک بەریتەوە بزانی پەرلەمان شوێنی دزیە ئەو پەرلەمانە لەسەر ئەوەی کە لە دزی ئەوانی پێچایەوە ئێستا ئەیانەوە تۆڵەی لێ بکەنەوە ئەگەر نا زۆرێک هەیە لەوانەی شایانی موچە نین هەر شایانی ئەوە نەخانە نشین بن بە ئەوەندە پارە بەڵێ دەیان پەرلەمانتار هەیە نەک شایانی ئەوە نیە خانە نشین بێ بە 6 ملیۆن شایانی ئەوەیە ئەو ڕۆژەی کە تەواو بوو پەرلەمان خەڵک محاکەمەی بکە ئەوەشی وەری گرتووە لەو 4 ساڵە لێی سەرنێتەوە ئەوەش ڕاستە بۆ چونکە بۆ بە پشتیوانی ئەو هەموو دزیەی ئەو حکوومەتە کردوێتی بۆ بە بووقی ئەو حکوومەتەی کە خەڵکی سزاداوە ئەمەش ناکاتە ئەوەی کە ئەوان شایان نین و ئەمانەی تر شایانن نەخێر ئەبێ نەعەدالەتی لە وڵاتە بنە بڕکەین ئەبێ وا بکەین موچەی پلە باڵا ئەوەندە زۆر نەبێ خەڵک هەڵپەی بۆ بکاوهی پلەکانی تری خانەنشینی و ڕەنجی خۆی و پێشمەرگە و کەم ئەندام و ئەوە بە جۆرێک بێکە خەڵک بێ هیواکە ئەکتۆر لە کوتای بەرنامەکەش نزیک دەمە سپارەت بەوەی کە سەرڕای و تێبینیانەی کاتانە پێ دوای بەم پەیڕۆ نوێ ئەم خولەی پەرلەمان جیاواز دەبێت دەتوانێت سێرکەکەی بە تەواو جێبەجێ بکە یاخود ڕەژبینی بەرامبەر بەم خولەش ئەم پەیڕەوە وێڕای ئەوەی کە لەوەیە ئێمە هەندێک تێبینیشمان لەسەری هەبێ بەڵام بەڕاستی کارێکی باشیشە من دەستخۆشی لەو لیژنە بەڕێزە دەکەم کە ئەو کاریان کردووە لە نزیکەوە ئاگاداری ماوەیەکی زۆر خەریکی بوون و پێوەی هیلاک بوون گرفتی ئێمە ئەوەیە لەم وڵاتەدا یاسا جێبەجێ ناکرێت پەیڕە و جێبەجێ ناکرێت
یاساشچێنی دەکرێت ئەگەر بێت و تەنها پەیوەست بین بە یاساوە سەرباری خراپی یاساکانیشمان سەرباری ئەو هەموو تێبینیانەی کەوا هەشە لەسەر یاساکان بەڕاستی ئەم وڵاتە نەک 100,000 دەگۆڕێت کاکە ئێمە دیراسەیەکمان لەبەردەستە لەسەر یاساکانی هەرێمی کوردستان کردومانە هێشتا تەواو نەبووە بەڕاستی کارێکی دوور و درێژە و دەمێکە خەریکین دەتوانم بڵێم لەسەرەوەی 180 زیاتری یاساکان لەم وڵاتەدا جێبەجێ ناکرێن 180 پەرلەمان ئەوەی لە پەرلەمانی کوردستان بەس ئەوە باسی ئەو یاسایانە ناکەم کە لە عێراقیش و لێرە بەکار بەڕاستی ئەمە کارە ساتە تۆ حکوومەتت پەیوەست نەبێ بە یاساوە کە دەڵێم حکوومەت سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی یاساشچێنیەکانی ئەگەر ئێستا باسکەین زۆر زۆرە کامی وەزارەتت هەیە یاساشچێنی نەکات کام دام و دەستگات هەیە یاساشچێنی نەکات کام بەرپرست هەیە یاساشچێنی نەکات کاکە گەیشتۆتە حدێک یاساشچێنی لە پەروەردەدا هەیە خۆ پەروەردە ئەی هاوار خەریکە وێران دەبێ لە خوێندنی باڵا و لە زانستدا هەیە جا بێتە سەر ئەوەی بەرزترین دەستگای یاسایی شەرعی وڵات کە دەستگای یاسادانەرە ئەو بخۆ یاسا بشتێنێ بە نایاسایی ئەندام پەرلەمان بچێتە پەرلەمان بە نایاسایی دانیشتەکانی خۆی بکات ئەمەیە تووشی ڕەشببینی دەکات گرفتەکانی ئێمە ئەوەیە سەرباری ئەو هەموو یاساشتێنی کە کراوە ئەگەر بە دوای ڕێگە چارەدا بگەڕین من لەو دەسەڵاتە ناومێت بووم دەبێت خەڵک بێتە دەنگ خەڵک نابێ بەشتی شکلیەوە خەریک بکرێ خەڵک دەبێت قسەی لەسەر ئەوە هەبێکەوە ساڵێکی تەواو موچەی وەرنەگرتووە لە لای حکوومەتە موچەکەی 3 ساڵ چارەکە موچەی وەرگرتووە لە لای حکوومەتە 5 ساڵ ئەم حکوومەتە تەمەنی خۆی درێژ کردەوە چی کاری نایاساییە کردی قوتی خەڵکی بڕی بەڵام یەک تاکە دێریشی ئەوە تە برای بەڕێزم کاک سۆرا دەزانی لەسەر بودجە نەناردە پەرلەمان سەرباری ئەوەی کەوا بیانوو دەبینەوە دەڵێن ئێمە لە قەیرانی داراییدا بووین بەڵام خۆتۆ داهاتی ناوخۆت هەبوو ئەرێ کاکە ئێوە دەزانن چەند نەوتی دەفرۆشت کە زیاتر بوو لە مەسەلەی بودجەش خۆ پارەکە سەرف دەکرا باشە ئەی لە کۆتایی ساڵدا کە ئەم پارەی سەرفت کردووە بۆ بە حیسابی ختامی نەداوە بە پەرلەمان خولەک بۆ بەڕێز کاتم کەمەوە ئەگەر ئەمانە تێبینەکان کوردکە سوپاس دەکەیت خەڵک دەبێت لەسەر ئەو مەسائلە ئەساسیانە بێتە دەنگ بەشتی لابەلا خەریکی نەکە ئەمڕۆ بۆ نمونە من ئەوەی تێبینیم کردێ بەداخەوە میدیاش کە ڕۆڵێکی خراپ دەژێڕێ ئەوەندەی میدیاکان بەگشتی تەرکیزیان لەسەر هەندێک شتی زۆر شکلی بوو لە پەرلەمان زۆر شکلی تەرکیزیان لەسەر بابەتە سەرەکی و بنچینەیەکان نەبوو لەسەر ئەو هەموو پێشێلکاریە نەبوو کە کرا بەس ئومێد بەم خولە هەیە یاخود ڕەشببینی بە کورتی سوپاسم هیوادارم ئەم خولە بتوانێت ئەو گرفتانەی کە خولی ڕابردوو پێی چارەسەر نەکرا بیکات هیوادارم ئەو ڕێگریانەی لە خولی ڕابردوو کرا لەم خولە نەکرێ من سەرەتاوتم ئاماژەی مەترسیدار دەبینم لە چوونی ئەو بەڕێزانەوە بۆ نێو پەرلەمان چ جای ئەوەی لەناو پەرلەمان چی دەگونجێ هیوادارم تەقیمەکانی من ڕاست نەبێت سپاسم کاک سوران زۆر بە کورتی ئێوە دەتواننەوە بەڵێنانی کە بە خەڵکتانداوە دەنگێکی زۆرتان بەرسێناوەکە لەسەرەوە بەڵێنانە بکەن خۆ ئەولویاتی ئەم خولەی پەرلەمان دەبێت چی بە کورتی سوپاس دەکەم وەڵا ئەولەوێت ژیانی خەڵک و معیشەتی خەڵک و گوزەرانی خەڵک و ئەم کابینەیە کە دێتە بەردەم دەستی پەرلەمان بە چ کارنامەیەک دێ بە چ بەڵێنێک دێ چۆن چاودێریەکرێ پابەند دەکرێ متمانەی وەرەگرێ ئەوانە لە پێشن ئینشاءڵڵا ئێمەوەی کە وعدە داومانە پێوەی پابەندین و پشتیوانی خەڵکمانەوە بۆی بتوانین بیگەینینەجێ زۆر سوپاس بۆ بەڕێزان سۆرا عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان و دکتۆر سەرۆر عەبدوڕەحمان سەرۆکی یونیڤەرسیتی پێی بۆ پەروەردە و گەشە پێدان کە لەم بەرنامەی لەگەڵ مامە سوپاس بۆ بیرێنەوەی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەی دیکە خواتان لەگەڵ